بنەوەی خۆی گەورە مێرەبان ڕۆژتان باش زۆر بەخێر بێن. ئەمڕۆ دوو بابەتی سەرەکیە دەمەوێت قسەی لەسەر بکەم. یەکێکیان سەبارەت بە گفتوگۆ لەسەر بودجەی حکوومەتی فدرالی و هەروەها بودجەی هەرێم. بابەت و تەوەری دووهەمیش بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمە، ئەو هەنگاوانێک کە ئەنجامانداوە بەکوێ گەیشتوین. سەبارەت بە پەیوەندیەکانی ئێمە و بەغدا، هەروەک دەزانن ئەمە چەندین جارە شاندی ئێمە سەردانی بەغدا دەکا بۆ گەیشتن بە تێگەیشتنێک لەسەر بودجەی عێراق و بەتایبەتی بەشی هەرێم لەم بودجەیەدا. ئێمە دەزانین کە عێراق لە بارێکی نەهەمواری ئابووریدا تێدەپەڕێ و داوامان کردووە ئەم بودجەیە بودجەیەک بێت کە هەم بۆ خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و خەڵکی هەرێمیش سوودمەند بێت و بتوانێت یارمەتیدەری ئەم بارودۆخە بێت بۆ خەڵکی هەموو عێراق بە کوردستانیشەوە. داواکاریەکانی ئێمە ئەوەن کە پێویستە ئەم بودجەیە لەسەر بنەمای دەستوور بێت، شەفاف بێت و شایستە دارایەکانی هەموو لایەک لە بەرچاو بگیرێت، کەواتە لایەنێک لەسەر لایەنێکی تر ئەوە نەکا کە دەستکەوتی هەبێ. دوا پێشنیارەکان هەروەک لە کۆبوونەوەی ئێمڕۆژ باسمان کرد، چەندین پێشنیار هەبووە. یەکێک لەو پێشنیارانەی کە بەشی هەرێم چۆن لە بودجەکەدا جێگیر بکرێ ئەوەیە کە ئەو ئیتیفاقیەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی لە بەغدا ئەنجام درراوە. ئەمەش ئامادەکاری حکوومەتی هەرێم بووە بە ڕادەستکردنی 250,000 بەرمیل، یانیش ئەقیامی نەوت بەو ڕێژەیە لەگەڵ ئەو نیوەی ئەو داهاتە فدرالیانەی کە لە هەرێمی کوردستانەوە دێن. ئەمانە ڕادەست بکرێن بەرامبەر بەو شایستە دارانەی کە حکوومەتی فدرالی پێویستە بۆ هەرێمی دابین بکات. بەڕێزانەوەی گرنگە خاڵێکە کە من دەمەوێت ئاماژەی پێ بدەم، ئەویش ئەوەیە کە کێشەی ئێمە تەنیا کێشەی موچە نییە، شایستە دارایەکانی هەرێم تەنیا موچە نین. ئێمە زۆر بابەتی تر هەیە کە بەداخەوە وەکو پێویست باسی لەسەر ناکرێ. ئەویش ئەو شایستە دارانەن کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە حکوومەتی فدرالی وەری بگرێت کە ئەوانیش بڵێم خەرجیەکانی سیادین یانیش وەبەرهێنانە، مەسەلە خانەنشینیە، پێشمەرگەیە، زۆر لەو شایستە دارانەی کە لە موازنەدا دێتن پێویستە بەشی هەرێمی تێدا ڕەچاو بکرێت، کەواتە تەنیا بابەتی موچە نییە. و کێشەکانی هەرێم لەگەڵ عێراقیش تەنیا بڵێم لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا تەنیا کێشەی بودجە بە شێوەیەکی گشتی نییە، بەڵام کێشەی تریش هەیە. ئێمە هێشتا مادەی 140 ماوە کە بابەتێکی دەستوریە و تاکو ئێستا جێبەجێ نەکراوە، بابەتی پێشمەرگە هەیە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە، هەموو ئەو ناوچە داکۆکی لەسەرەکان تاکو ئێستا جێبەجێ نەکراون، کەواتە ئێمە هێشتاش دەمانەوێ ئەمانە وەکو پەکێجێک لەگەڵ حکوومەتی فدرالی بگەینە ئەنجامێک بۆ چارەسەرکردنی هەموو ئەو گیر و گرفتانە کە پێم وایە لە نەتیجەدا یارمەتی هەموو لایەک دەدا. و بەڵام ئێستا کە مەسەلەی بودجەکە لە ئارادەیە دەمویست ئەم خاڵانەتان پێ بڵێم کە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت داکۆکی لەسەر بکە ئەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ حکوومەتی بەغدا ئەنجامانداوە، یانیش ناوەڕۆکی ئەو ئیتیفاقە بە شێوەیەکدا بڕێژرێتەوە. کەواتە هەندێک جار ئەبیستین کە بازێ لە برادەران داوای ڕادەستکردنەوەی هەموو مەلەفی نەوتی هەرێمی کوردستان دەکەن کە ئەمە پێم وایە ئەسڵەن خاڵێکی دەستوری نییە، چونکە لە دەستوردا مافەکانی هەرێمی کوردستان دیاری کراون بە چ شێوەیەک مامەلە لەگەڵ ئەم مەلەفە بکرێ. ئێمە بە هیچ شێوەیەک ئەوەمان قبوڵ نییە کە مافە دەستوریەکانی هەرێم پێشێل بکرێن لەم بەتایبەتی لەم حاڵەتەشە. پێشنیاری تریشەن من نامەوێت بچمە ناو وردەکاریەکان، چونکە ئێمە شاندێکی تایبەتمان هەیە بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی فدرالی لەسەرم خاڵە بوو ئەوەی بەجێدێڵێن تاکو ئێستاش شتەکان هەمویان بە ئاماژ نەگەیشتوون، تەواو نەبوون، هێشتا گفتوگۆ لەسەریان بەردەوامە. لەگەڵ لێژنەی دارایی پەرلەمانی زۆر قسە کراوە، لەگەڵ لایەنە سیاسیەکان قسە کراوە، لەگەڵ لایەنی حکوومەت خۆی قسەی زۆری لەسەر کراوە و چاوەڕێی ئەوەن بتوانین بگەین بە ئەنجامێک کە لە بەرژەوەندی هەموو لایەکدا دەبێت. لەبەرەوە وردەکاریەکانی ئەم بابەتە بۆ
شاندی دانوستانکاری خۆمان بەجێ دێڵین کە بچنە ناو وردەکاریانە بەڵام وەکو پرەنسیپ ویستمەوەتەوە بۆ باس بکەن کە ئێمە داکۆکی لەسەر ئەو ڕێکەوتنە دەکەن کە لە بینی حکوومەتی هەولێر و بەغدادا پێشتر ئەنجام دراوە و هیوادارین لایەنەکانی سیاسیش پشتیوانمان بن بۆ ئەم بابەتە. هەروەک باسم کرد کێشەکانی ئێمە تەنیا بوجە نییە، ینی کێشەی سیاسی و دەستوریش زۆرن کە هیوادارین ئەوانە لە بەرچاو بگیرێن، چونکە ئەم خاڵانەی ترکە باسم کردن ئاسانکاری دەکە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی سەرتاسەری لە بینی هەولێر و بەغدا کە بێگومان جێبەجێکردنی مادەی 140 و کۆتایی هێنان بەو هەموو کێشە و گرفتانەی لەو سنوورەنەدا هێشتا بەردەوامن. ئێمە پێمانەوە هەنگاوێکی زۆر جددی دەبێت بۆ لە یەک نزیکترکردنی لایەنەکان. من دەمەوێت سوپاسی هەموو ئەو لایەنە کوردستانیانە بکەم کە پشتیوان بوون بۆ داکۆکیکردن لەسەر شایستەداریەکان و مافەکانی دەستوری هەرێمی کوردستان و گومانیشم لەوەدا نییە ئەو بەڕێزانەی کە لە بەغدا پۆستیان هەیە لە گەورەترین پۆستەوە بۆ هەموو ئەو پۆستانەی کە لە بەغدا ئێستا بەدەستە و بەڕێزانەوەیە، من دڵنیام ئەوانش دەزانن کە نرخ و سەنگی ئەوان لە کوردستانەوە دێت، کەواتە تاکو کوردستان بە هەیبەت بێت و بە سەنگ بێ، سەنگی ئەوان زیاتر دەبێت. خوا نەخواستە تێکچوونی ئەم قەوارەیە بە هیچ شێوەیەک واناکاتن ئەو نرخ و سەنگەی کە ئەوان هەیەە بۆیان بمێنێتەوە. هیوادارم بەردەوام بن لە پشتیوانیکردنی قەوارەی هەرێم و مافە دەستوریەکانی هەرێم لەم یاسایە و لە هەنگاوەکانی تری داهاتووشدا. پێویستیمان بە کۆدەنگیەکەیە لە پەرلەمان لەلایەن ئەو لایەنە سیاسیەکانەوە من داوایان لێ دەکەم بەردەوام بن لە پشتیوانیکردنی مافە دەستوریەکانی خەڵکی یاریمی کوردستان. ئەمە تەنیا هی لایەنێکی سیاسی نییە، هی هەموو خەڵکی کوردستانە و ئەرکی هەموو نوێنەرانی خەڵکی کوردستانە و ئەرکی هەموو ئەو بەڕێزانەیە کە بڕوایان بە فدرالیەت و بە دەستوری عێراقەیە بەلایانی غەیری کوردیشەوە کە داکۆکی لەسەر دەستەبەرکردنی ئەو مافانەی خەڵکی کوردستان و خەڵکی هەموو عێراقیش بکەن. بەداخەوە ئازانین کە کەش و هەوایەکی هەڵبژاردن لە پێشە و ئەم کەش و هەوایە بە شێوەیەکی نەرینی کاریگەری کردوتە سەر گفتوگۆکان و دانوستانەکان. ئەمە جێی داخە، چونکە ئێمە چاوەڕێی ئەوە بووین کە لایەنە سیاسی عێراقیەکان زیاتر ململانەی یەکتر بکەن کامە زیاتر پشتیوانی هەرێمی کوردستان بێت بۆ ئەوەی دەنگێکی زیاتری هاوڵاتیانی عێراقی لە هەڵبژاردنەکانی داهاتوو بۆ خۆی دەستەبەر بکە. بەداخەوە هەندێک جارە بیستین کە هەندێک لایەن باسیەوە دەکەن کەش و هەوای هەڵبژاردنە لەبەرەوە ئەو لایەنانە بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان دەیانەوێ دەنگی زیاتر بەدەست بێنن. ئەمە مەسەجێکی ناڕاستە، مەسەجێکی مەترسیدارە و بە هیچ شێوەیەک نابێت لەسەر ئەمە کار بکرێ. بە پێچەوانەوە ئێمە لە هەرێمی کوردستان پێمان وایە مەسەلەی ئاشتەوایی گشتی و پێکەوە ژیان و ڕێزگرتن لە دەستور و دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی هەموو خەڵکی کوردستان و هەموو عێراقیش ئەمە ئەبێ بنەمایەک بێ بۆ گەیشتن بە ئەو دەستکەوتانێک کە دەمانەوێت لە هەڵبژاردنەکانی داهاتووش بێتە دەست. داوا دەکەم لایەنە سیاسیەکان بیرێکی جددی لەوە بکەنەوە کە بەهێزبوونی هەرێمی کوردستان یان هەر بەشێکی تری عێراقی بەهێزبوونی هەموو عێراقەوە ناوێ بەو چاوە سەیری هەرێمی کوردستان بکرێ. ئەمە ئەو خاڵانە بوون کە سەبارەت بە پەیوەندی ئێمە و بەغدا ویستم عەرزتان بکەم. هەندێک خاڵی تریش هەیە کە دەمەوێ دیسان باسی لێ بکەم لەسەر بابەتی چاکسازی لە هەرێمی کوردستان کە بەکوێ گەیشتوین. ئێمە چەندین جار پێشتریش باسمان کردووە کە چاکسازی پرۆسەیەکی درێژخایەنە، بەشە و ڕۆژێک یان بە مانگێک هەموو ئەو هەنگاوە چاکسازیانە نایەنەدی. بەڵام ئەو شتانێک کە تاکو ئێستا کراوە دەمەوێت ئاماژە بە هەندێکیان بدەم. بۆ نمونە لە مەسەلەی ڕێخستنەوەی باج هەندێک جار بە هەڵە باسیەوە دەکرێت کە گوایە باج لەم کاوینەوە لەسەر خەڵک سەپێنراوە کە وانە باج پێشتر بە یاسا ڕێکخراوە، بەڵام وەکو پێویست ئەم باجانە
جێبەجێ نەکراوان یان وەرگرتنەوەی باج و ڕێخستنەوەی باج وەکو پێویست جێبەجێ نەکراون. لە ئەنجامی ئەوەی کە حکوومەتی هەرێم توانیویەتی لەو ماوەیە ئەم باجانە ڕێبخاتەوە توانیومانە بۆ نمونە هەم داهاتی ناوخۆیی لە وەرگرتنەوەی باج بە تایبەتی لە گەورە باشدەران لەو کۆمپانیانەی کە بەنەوی گەورە باشدەر دەناسرێن زیاد بکەین. حتا ژمارەی ئەو کۆمپانیانەش لە 240 بۆ 600 کۆمپانیا بەرز کراونەوەتەوە و زۆربەی باجەکان لە کۆمپانیەکانەوە وەرگیراوە کەواتە خەڵکی هەژار بە هیچ شێوەیەک نەباجی لەسەر زیاد کراوە ئەم داهاتەی کە هاتووە زیاتر لەو کەسانە بوون کە سوودمەند بوون و ئەمانەش ئەو کۆمپانیانان کە تاکو ئێستا بە شێوەیەکی زۆر سوودمەند بوون لە ئاسانکاریەکانی حکوومەتی هەرێم لە ماوەی ڕابردوو کە بۆیانیان کردووە. ئێمە بڕیارمان داوە کە لێخۆشبوونی باج بۆ هیچ لایەنێک نەمێنێ هەر کەسێک بێ سەر بە هەر لایەنێک بێ لە هەر پۆست و پلەیەک بێ هەموو کەسێک لە بەردەم یاسا یەکسانەوە پێویستە ئەرکی خۆی بەرامبەر بە حکوومەت و وڵاتەکەی و هاوڵاتیانی تر جێبەجێ بکە بە بەشداربوون لە دانی باج. سەرەڕای ئەوەی کە کۆرۆنا هەبووە حکوومەتی هەرێم توانیویەتی ئیدارەیەکی باشی وەزئی ناوخۆ بکە و هەرچەندە ئێمە کێشە و گرفتی زۆرمان هەبووە لە بڕینی بودجە بۆ هەرێمی کوردستان و لە کەمبوونەوەی داهات لە هەرێمی کوردستان بەڵام سەرەڕای ئەوەش توانیومانە لەو ماوەیە بە هاوکاری و پشتیوانی کەرتی تایبەت درێژە بە پرۆژەکانی ناوخۆیی و هی پیشەسازی بێ هی کشتتوکاڵی بێ هی دروستکردنی ژێرخانی ئابووری بێ توانیومانە ئەو پرۆژانە تاکو ئێستا بەردەوام بکەین و هیوادارین لە باشتربوونی وەزی ئابووری هەرێمی کوردستان و عێراقش بە شێوەیەکی گشتی بتوانین ئەم هەنگاوانە خێراتریش بەهاوێژین. لە ئەنجامی سەرپێچیکردنی بەعزە لەم کۆمپانیانە هەر بۆ معلومات 100 کۆمپانیا دراونەتە دادگا بۆ ئەوەی بە شێوەیەکی یاسایی مامەڵەیان لەگەڵ بکرێت. لە خاڵی تر کە دەمەوێت باسی بە دیجیتالکردن و سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم بکەین ئێمە هەر بۆ معلوماتیەوە تقریبان بۆ مانگی سێ ینی مانگێکی تر هیوادارین کە 500,000 هاوڵاتی بتوانن ناسنامەی دیجیتالیان بۆ تەواو ببێ. ئەمە ئەبێتە ژێرخانێکی خزمەتکاری دیجیتالی بۆ هاوڵاتیان و ئەوە زیاتریش دەبێت لە فترەی داهاتوو. سەبارەت بە موچەدان بە شێوەی ئەلکترۆنی کە لە بەشی 2 بایۆمتری وەکو بەرنامە هاتووە ئەوەش خەریکە بەرەو تەواوبوون دەچێت کە ئەمەش دیسان لە خزمەتی فەرمانبەرانی کەرتی گشتیدا دەبێت. خەرجەکانی حکوومەت ئێستا بۆمان دیارە کە چۆن دەکرێن و چاودێریەیەکی خێراتر و باشتر و پۆختتر هی حکوومەت لەسەر هەموو خەرجەکان هەیە و ئەزانین کە خەرجی چۆن دەکرێ و ئەو شتانێک کە حکوومەت یارم دەیەوێت دابینی بکە بە چ شێوەیەک دابینی دەکا. سنتەری داتای هەرێم بۆ مانگی 4 خەریکە ئینشاڵە بەرەو تەواوبوون دەچێت کە ئەمەش تا ئێستا کارێکی زۆری بۆ کراوە و ئەمەش یارمەتیدار دەبێت بۆ ناونووسکردنی هاوڵاتیان و بۆ گەیاندنی خزمەت بە ئەوانەوە لە ڕووی دیجیتالیەوە و لە زۆر ڕوویەوە هاوکار دەبێت بۆ ئەو خزمەت گوزاریە ئەلکترۆنیانە وەکو ڕوخسەتی ئۆتۆمۆبیلە تۆمارکردنی بڵێم ئۆتۆمۆبیلە یان ڕوخسەتی لێخوڕینە سمارت کارتە ئیقامەیە هەموو ئەو شتانە دەگرێتەوە. سەبارەت بە خاڵە سنووریەکان دوو بابەت هەیە عەرزیەوەی بکەم. یەکێکیان ئەو کۆمپانیانن کە بە شێوەیەکی فەرمی لە خاڵە سنووریەکان کار دەکەن بەڵام حکوومەت یارێم بە هاوکاری لایەنێکی پسپۆری بیانی توانیومانەوە کۆمپانیایەک بێت یارمەتی ئێمە بدا بە شێوەیەکی پسپۆری چۆن ئێمە ڕێخستنەوەی خاڵە سنووریەکانی خۆمان بدەین. ئەمەش یەکێکیان پێداچوونەوە بەو کۆنتراکتە نەبووە کە لە خاڵە سنووریەکان چەندین کۆمپانیا هەن کار دەکەن. لەوێ حکوومەت یارم پێداچوونەوە دەکات لەسەر ئەوەی کە کردوێتیشی بعضی لەوانە ئەسڵان پێویست نەبن ئەوانە ئەلغا دەکرێن ئەوانەی تریش کە کۆنتراکتەکانیان لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمدا نەبووە پێداچوونەوەی پێدەکرەوە و لە بەرژەوەندی هەرێم کۆنتراکتەکان ڕێکخراونەتەوە کەواتە ئەمە خۆی بەخۆی بەشێکی گرنگی چاکسازیە لە خاڵە سنووریەکان. بەشەکەی تر ئەو قاچاقچیاتەیە کە بەداخەوە لە دەرەوەی ئیداراتی حکوومەتی هەرێم دەکرێت کە بۆ ئەمەش پێشتر ئێمە بڕیاری پێویستمان داوە هێشتا چاوەڕێین ئەو بڕیارانە بچنە واری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕێگری لەو قاچاقچیاتێش بکەین.
لە ڕووی داراییەوە بەڕێزانەوە دەزانن کە داهاتی هەرێمی کوردستان سێ داهاتە بەشێکی داهاتی ئەوەیە کە لە حکوومەتی فدرالی بۆ هەرێمی کوردستانەوە دێ بەشەکەی تر داهاتی نەوتیە بەشی سێیامیشی داهاتی غەیری نەوتیە لە داهاتی غەیری نەوتی دوو بەشە یەکێکیان کەمکردنی خەرجیەکانی حکوومەتە بابەتەکەی تر زیادکردنی داهاتی ناوخۆیە لەو ڕۆەوە حکوومەتی هەرێم بەو هەموو ئەو ماوەیە هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەم داهاتە زیاد بکەین وەتوانیشمانە ئەوەی تر فرۆشتنی نەوت بەسراوەتەوە بە سعری نەوت لە دەرەوە و بودجەی حکوومەتی فدرالیش بەداخەوە بەڵام هەروەکو ئەزانن لە ماوەی ڕابردوو دەسەڵاتی بەغدا پابەند نەبووە بە ناردنی ئەو شایستەدارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان هەیە بووە لە ساڵی 2019 و 2020 و ئەو بەشەی کە شایستەی خەڵکی ئێرە بووە بۆی نەنێردراوە دەمەوێت ئاماژە بەوە بدەم سەرەڕای بوونی کۆڕۆنا و ئەو هەموو کێشە و گرفتە ئابوووریانەی کە ناوچەکە بە شێوەی گشتی ڕوبەڕووی بوویەوە ئەگەر حکوومەتی فدرالی بەشە بودجەی هەرێمی بناردبە لەگەڵ ئەم ڕیفۆرمانەی کە هەرێمی کوردستان کردوێتی کێروی بژانەوەی ئابووری لە کوردستان بەرەو سەرەوە دەچوو سەرەڕای ئەو هەموو گرفتانەی کە لە ئەنجامی کۆڕۆنا و قەیرانی دارایی لە ناوچەکەش دەسەری هەڵداوە کێروی بژانەوەی ئابووری لە کوردستان بەرەو سەرەوە دەچوو بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی بڕێکی زۆری شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە دابیندەکران نەهات ئەو دەستکەوتە ئابووریە کە لە هەرێمی کوردستانەوە هەبووە زۆربەی بۆ قەرەبۆکردنەوەی ئەو فەراغە بوو کە حکوومەتی بەغدا بەداخەوە نەیتوانی ئەرکەکانی خۆی بەرامبەر بە هەرێم جێبەجێ بکە ئێمە هەوڵمان داوە کە سیستەمی ئۆنلاین بۆ بودجەی حکوومەت جێگیر بکەین ئەویش بەرچاوڕوونی زۆر بە حکوومەت و بە هەموو وەزارەتەکان دەدا کە چۆن بتوانن سوود لەو سیستەمە وەربگرن لەم مانگە بەرنامەی تریش هەیە کە وردەکاری زۆری تێدایە هیوادارم ئەوەش بێتە دی و جێبەجێ بکرێن ئەویش بۆ پرۆسەی خێراکردنی مامەڵەکان و نەهێشتنی ڕوتین بەکاردێت هەوڵەوە دراوە کە بەستنەوەی حکوومەتە خۆجیەکان واتە پارێزگارەکان لەگەڵ وەزارەتی دارایی کەواتە ڕاستەوخۆ بتوانن داوای هەموو مەلەفە مالیەکەیان ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی لە ڕێگەی ئۆنلاینەوە بکەن کە ئەمەش ڕێگر نابێت لە چاودێریکردن و ئاگادارکردنەوەی هەموو وەزارەتەکانی معنی بە بابەتەکە کەواتە هەمویان بەو سیستەمە دەتوانن ئاگاداری ئیشکارەکان بن بەڵام ئەم سیستەمە دەتوانێت هەم داواکاریەکان و هەم جێبەجێکردنی داواکاریەکان بە شێوەیەکی خێراتر بکات. بەشێکی تری هەوڵی ئێمە ئەوەیە کە دەرفەتی زیاتر بە کۆمپانیا بچووکەکان بدرێ کەواتە تەنیا کۆمپانیای گەورە نەبن حتا لە پرۆژەکانی کە حکوومەتی هەرێم تەمویلیان دەکا بودجیان بۆ دەستنیشان دەکا یان تەندەر ئەدا ئەو کۆنتراکتانە زیاتر کۆمپانیا بچووکەکانیش بتوانن سوودمەند بلێ چکە پێمان وایە تاکو کۆمپانیای بچووک و نوێ بێن ئەمە هەلیکار بۆ خەڵکێکی تریش دروست دەکە کە لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە گرنگی بەو بابەتە بدەین و هەلیکار لە کردی تایبەت فراوان بکرێ تاکو ئەو فشارەی تاینکردن و دامەزراندن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش کەم بکرێتەوە. لەسەر بودجەی هەرێمی کوردستان قسەی زۆرمان کردووە لە کۆبوونەوەکەش ئێمڕۆ ئیشی زۆر باش کراوە هەنگاوی باش نێردراوە و هیوادارین بۆ مانگی سێ ئەو بودجەیە پێشنیار کراوە ئامادە بکرێت تاکو بینێرین بۆ پەرلەمان و دواتر لە پەرلەمانیش هیوادارین بە زودماوەیەکی زوو بتوانن بڕیاری پێویستی لەسەر بدەن. سەبارەت بە گومرک هەروەک باسم کرد بۆ شتەکانی تریش بۆ گومرکیش هیچ لێخۆشبوونێکی گومرکی نامێنێت بۆ هیچ کەسێک بە ئیجتیهادی شەخسی جگە لەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێم خۆی ڕێگە دەدا بۆ هاوردەکردنی ئەو مەوادانەی پێویستن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانەی کە حکوومەت بە شایستەیان دەزانێت لەگەڵ ئەمە زیادکردنی تعریفە لەسەر ئەو مەوادانەی کە زیان بە بەرهەمی ناوخۆیی دێنێ یانیش بە
ئیشکاری بڵێم جوتیاران لە هەرێمی کوردستان دێنێ ئەم ڕێخستنەوەی گومرێکیش دیسان ئەمە بابەتێکی تر بووە لە چاکسازی کە کەوتوتە واری جێبەجێکردن و توانیمانە دەستکەوتی باشش لەم ڕوێەوە بەدەست بێنین کەواتە مانەیە وەیە ئێمە نایەڵێن بە هیچ جۆرێک هیچ کۆمپانیایەک بە ناوی پرۆژەیەک مەوادی زیاتر یان بە کواڵەتی خراپتر داخل بکە بەو ڕێژەیە بەو جۆرەی کە پێشتر موافقە لەسەر کراوە ئیجازەی پێدەدرێ ئەویش تەنیا بەوانەی کە پێشوەخت ڕخسەتی حکوومەتیان هەیە بۆ مەبەستی دیاری کراوە ئەگینا لێخۆشبوونی گومرێکی بە هیچ شێوەیەک بە هیچ لایەنێک نادرێ لەسەر نەوت ئێمە وەزیرێکی نوێمان هەیە و بڕوامان هەیە دەتوانێت کاری باش بکە لە دوو تەوەرەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە لەوێش بتوانین دەستکەوتی باشتر بەدەست بێنین یەکێکیان مەسەلەی کڕیارەکانی نەوتە کە پێشتر قەرزیان بە حکوومەتی هەرێم داوایان پاری پێشوەختەیان داوە لە کاتی بڕینی بودجە لە ساڵی 2014 تا 2017 حکوومەتی هەرێم بەداخەوە هیچ بودجەیەکی لە حکوومەتی فدرالی وەرنەدەگرت لەبەرەوە پێویست بوو پارەیەکی پێشوەختە لەو کۆمپانیا وەربگرن کە ئەمە بۆتە ئەرکێک بۆ گەڕانەوەی ئەم بڕەپارەیە یان چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیان سەرەڕای ئەمەش لە ئێستا لەم کابینەیە هەوڵیاوەمانداوە گفتوگۆ لەگەڵ ئەو کڕیارانە بکرێ بۆ ئەوەی ئەو نرخەی کە جیاوازە لەگەڵ ئەو نرخەی بڵێم بە شێوەیەکی یاسایی دەکرێت ئەم فەراغە تۆزە کەم کرێتەوە هەرچەندە ڕقەمەکان وەکو پێویست باس نەکراوەن پێشتریش چونکە زۆر جارە بیستین مەسەلەن دەڵێن حکوومەتی هەرێم $10 کەمتر لە سعری سۆمۆ دەفرۆشێ من ئەمەم بیستووە لە زۆر جارم قسەی کراوە کە بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە سعری برند لەگەڵ سعری سۆمۆ جیاوازە سۆمۆ خۆشی کەمتر لە سعری برند ئەفرۆشێت چونکە ئەمە بەسراوەتەوە بە جۆری نەفتەکەی کە لە عێراق بەرهەم دەبێت تایبەتیە و نەفتەی کە لە منطقەی هەرێمی کوردستان و بڵێم کەرکووکیشەوە بەو بۆرگە نەوتەی بە ڕێگەی تورکیاوە دەچێت ئەمە هەموو یەک کواڵیتیە بەڵام ئەوەی کە سۆمۆ دەیفرۆشێت دیسان کەمترە لە سعری برند بە $3 یان $4 سعری هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە سۆمۆ دەیفرۆشێت دیسان جیاوازیەکی زیاتری هەیە بازێکی لەبەرەوەیە کە هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە تاکو بەندەری جیهان هەمووی لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمە بەو 100,000 بەرمیلەی کە حکوومەتی عێراقیش بە ڕێگەی بۆرگە ناوتەکانی هەرێمدا دەینێرێ حکوومەتی عێراق تاکو ئێستا هیچ پارەی نەقلی ئەوەی نەداوە ئەمە هەمووی کەوتۆتە سەر هەرێم کەواتە لە لایەکی تریشەوە گلەیی دەکەن کە سعری نەقلی یان گواستنەوەی نەوتەکە زیاترە ئەمەش بەشێکی ترە لە بابەتی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر مەسەلەی هەناردەکردنی نەوت کەواتە بەشێکی ئەو جیاوازیە نەوتیە سعری نەقلکردنی نەوتەکەیە حکوومەتی فدرالی بەداخەوە تحملی بەرپرسیارەتی هەناردەکردنی نەوتی نەکی هەرێمی کوردستان هی ئەوەی خۆشی بەو ڕێگا دەدەنێری تا ئێستا تحملی هەناردەکردنیان پارەی ئەو هەناردەکردنەی نەکردووە لە لایەکی ترەوە مەسەلەی دەرهێنانی نەوتەکە لە کەلگەکانی هەرێمی کوردستان جیاوازترە تۆزێ زیاترە خەرجیەکانی زیاترە سەرەڕای ئەوەش دیسان مناڵێم گفتوگۆ لەگەڵ هەم کڕیارەکانی نەفت بەردەوامە هەم لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان خەریکی دەرهێنانی نەوتن گفتوگۆ دەکرێت بۆ ئەوەی خەرجیەکانی دەرهێنانی نەفت و کولفەی دەرهێنانی نەفت کەم بکرێتەوە ئەمە جهودی بەردەوامن هەوڵی بەردەوامن لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لەگەڵ ئەو لایەنانە دەدرێ و هیوادارین ئەنجامی باش بێت بەڵام ماوەشی دەبێتە کۆ بگەینە ئەو ئەنجامەی هەمومان دەمانەوی بیبینین کۆمپانیەکانی کە لە هەرێمی کوردستان لە بواری نەوت و غازە ئیشەکەن پێشتر تەنیا 30 کۆمپانیان لە هەرێمی کوردستان تۆمار کرابوون ئێستا بەو ڕیفۆرمەی کە ئەنجام درراوە و داوا کرەوە ئێستا ڕێژەی ئەو کۆمپانیانە بۆ 130 بەرز کراوەتەوە کەواتە پێشتریش ئەم کۆمپانیانە کاریان کردووە بەڵام تۆمار نەکرابوون ئێستا ئێمە هەوڵێکی واماندەوە ئەم کۆمپانیامان تۆمار بکرێن و هەمووشیان پابەند دەبن بە دانی باش بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە چەند خاڵێکی چاکسازی بوون ویستم ئەرزی بەڕێستانی بکەم من زیاتر لەوە درێژەی نادەمێ بەشکەمەوەش پرسیارتان هەبێ و ئامادەم وڵامی پرسیارەکانشتان دەمە و زۆر سوپاسدانم
لە کوردستان TV. پرسیارەکەم سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدایە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش ئامادەیە مەلەفی نەفت ڕادستی بەغدا بکات؟ بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن هەرێم و بەغدا نەگەونە ڕێکەوتن لەسەر پرسی موازنە و یاخود لەسەر پرسی نەوتدا، حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵتەرناتیڤی چییە؟ دەتوانێت 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات؟ ئێمە گوتومانە بابەتی ڕادەستکردنی نەوت لەگەڵ شایستەدارەکانی هەرێم و مافە دەستوریەکانی هەرێم بەیەکەوە بەستراوەتەوە. ئێمە ئامادە نین ڕادستی مەلەفی نەوت بکەین بە بەغدا، چونکە ئەمە واسهێنانە لە مافێکی دەستوری، کەواتە ئەوەی داوای ڕادستکردنی مەلەفەکە دەکات، داوا دەکات کە حکوومەت یا خەڵکی کوردستان بە شێوەی گشتی واز لە مافێکی دەستوری خۆیان بێنە، کە ئەمە بە هیچ شێوەیەک جیاواز ئەوە نیە، ینی ناکرێ ئێمە بچینە ژێرباری و جایز نییە. داواش دەکەین ئەوانەی کەم داواش دەکەن باوەڕ بکە زۆر نین، چکە زۆربەی لایەنە سیاسیەکان لە واقعی مەوزوعەکە تێدەگەن و تێش دەگەن هەر ئیتیفاقێک لەگەڵ حکوومەتی بڵێن بینی بەغدا و هەولێر بکرێ پێویستە دوو خاڵ ڕەچاو بکە، یەک هەگە بێ دەستوری بێ، دوو ئەبێ قابلی جێبەجێکردن بێ، کەواتە هەر پێشنیارێکی تر جێبەجێ نەکرێ سوودی نییە. لەبەرەوە ئێمە دیسان دەڵێم داکۆکی لەسەر ئەو ڕێکەوتنە دەکەین کە بینی بەغدا و هەولێر کراوە لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەسەر ئەم مەلەف. ئەوەی تر پرسیاری بەشی دومی پرسیارەکەی تراوامە دەتوانین چی بکەین؟ من ببورن باسم کرد سێ جۆرە داهاتمان هەیە، ئەوەی لە حکوومەتی فدرالیەوە دی، ئەوەی داهاتی نەوتیە و داهاتی غەیری نەوتیە. طبعا ئەگەر حکوومەتی فدرالی بڕیار لەسەر ئەوە بدا کە هیوادارین وانە بێت، بەڵام هیچ بڕە بودجەیەک، هیچ بڕە موچەیەک یان ئەو بڕە شایستەدارانەی بۆ هەرێمی کوردستانی دەنێرێت چیتر نەینێرێت، هەر وەکو ساڵانی ڕابردووی لێ دێتەوە کە بەداخەوە لە بڕی داهاتی هەرێمی کوردستان بە شێوەی گشتی کەمەکە، بەڵام ئێمە ئامادەکاری ئەوەشمان کردووە بتوانین بەو شێوەیە جاران لەوانەیە نەبێت، بەڵام وردە وردە بتوانین ناو ماڵی خۆمان ڕێ بخەینەوە، لە ڕووی ئابووریەوە ڕێ بخەینەوە و بتوانین بە شێوەیەکی بەردەوام موچەکان دابین بکەین. بەڵام ڕێژەی موچە بەداخەوە هەر وەکو ئێوە خۆشتان بینیوتانە لە ماوەی ڕابردوو هیچ کاتێک نەمانتوانیەوە لەبەر نەبوونی بودجەی پێویست وەکو پێویست بەو ڕێژەیە کە موچەکان دیاریکراون بدەین. ئیتر ئەمە ئەمێنێتەوە سەرەوەی گفتوگۆکان بەکوێ دەگەن، بەڵام لە هەر حاڵەتێکا بێ ئێمە دەتوانین خۆمانی پێ بژێنین، بەڵام لە ئاسی تموحی ئێمەدا نییە. ئێمە زۆر تموحمان زیاترە، نەک تەنیا لە دابینکردنی موچە، لە بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و گەیاندنی هەرێمی کوردستان بە شوێنێکی پێشکەوتوی ئابووری لە ناوچەکەشدا. مساء الخير، بسام عبد الأحد مدير مكتب قناة العراقية في أربيل. دولة رئيس الوزراء، لو لم تقر حصة الإقليم ما هي الحلول والبدائل التي ستعملون عليها؟ وهل سيكون الحل الدولي أو لجوءكم إلى الحل الدولي هو جزء من هذه الحلول؟ هیوادارم نەگاتە ئەو ئاستایش ئێمە ناومێد نەبووین لەوەی کە بگەینە چارەسەرێکی گونجاو بۆ هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە، بەڵام ئەگەر بە هەر بیانوەیەک بێت، بەڵام چارەسەری نادەستوری بیانەوەی فەرزکەم بەسەر هەرێمی کوردستانەوە بەداخەوە، بەڵام ئێمە ناتوانین بچینە ژێر ئەو بارەوە ئەوەی پێمان بکرێت بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵکی کوردستان و بەڕێوەبردننی ئیدارەی هەرێمی کوردستان بە توانایی کە لە بەردەستمانە بەو شێوەیەمە بەردەوام دەبین. بەڵام هەموو هەوڵێکیش دەدەین کە لەگەڵ بەغدا بگەینە ڕێکەوتن و ئێستا ئەم گفتوگوانە لە ئارادان لایانی سیاسیەکان لەگەڵ یەکتر قسە دەکەن، لە پەرلەمان ئەو جۆرە گفتوگوانە بەردەوامە و ئێمەش خۆمان لەگەڵ حکوومەتی بەغدا و لەگەڵ دەسەڵاتی بەغدا لە گفتوگۆ داین بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێک و هیوادارم وای لێ نەیە ببێ بە قەتیع ئەو کە پێم وایە لەو کاتە نەک تەنیا هەرێمی کوردستان عێراق بە شێوەیەکی گشتی زەرەرمەند دەبێت. بەڕێز سەرۆکی حکوومەت، من عەمان نەزمەدین لە کوردستان 24ەوە ماوە بابەتێک دەوروژێنرێتەویش بابەتی لامەرکەزی پارێزگاکانەوە. طبعا جەنابتان لە کارنامەی حکوومەت لە پەرلەمان ئاماژەتان بەم خاڵە کرد لە کاتی ڕاگەاندنی کابینەینەوە، بەڵام ئەم بابەتە ئێستا قسەی لەسەرەکرێت کە
لا مرکزی ئیداری و دارایی لە هەرێمی کوردستانە بۆ پارێزگاکان و ئەوەشی تێبینیە کرێت ئەم بابەتە زۆر جار لەگەڵ چوونی شاندەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ ڕێکەوتن زیاتر ئەوروژێنرێت. یعنیەوە تێبینیتان لەسەر ئەم بابەتە چیان بۆ چوونی حکوومەت لەسەر لا مرکزی ئیداری و دارایی پارێزگاکان چی؟ هەروەک باسم کرد ئێمە لە حکوومەت خۆمان پرۆژەی شۆڕکردنەوەی دەستەڵات و لا مرکزی ئیداریمان هەیە. لەلایەکەوە دەمانەوێت ئێمە داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیە گشتی زیاد بکەین. ئەمەش هەموو پارێزگاکان دەگرێتەوە بەبێ جیاوازی. هەروەها گەیاندنی خزمەتە بۆ هەموو ئەو پارێزگانە. بەشێک لەو هەڵمەتەی بە ئەلکترۆنیکردن و بە ئانلاینکردن بۆ نەهێشتنی ڕوتین و لە یەک نزیکترکردنی هەموو لایەنەکانە بەیەکەوە. کەواتە ئێمە بەردەوام دەبین لەسەر جێبەجێکردنی پرۆژەی حکوومەت. بەڵام پرۆژەی تر لە دەرەوەی حکوومەت قابلی قبول نییە، چونکە ئەمە پرۆژەیەکی هاوبەشە. ئێمە کاتی خۆی لە پەرلەمان هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە بەشدارن لە حکوومەت بەیەکەوە پرۆژەکەیان داناوە و ئێمە لەسەر ئەوە بەردەوامە بین بۆ جێبەجێکردنی. بەڵام ئەو بەڕێزانەی کە باسی لامەرکەزیەتی زیاتر لە پێویست دەکەن، من بە حقیقەت تۆزێ جێی سەرسوڕمانە، چونکە لەلایەکەوە دەیانەوێت بە هەموو شێوەیەک لە هەولێر بڵێن دەسەڵاتەکان جیا بکرێنەوە، بەڵام لە هەمان کاتدا ئامادەن هەموو دەسەڵاتەکانیش بدەن بە بەغدا. کەواتە لێرەدا سیاسەتێکی ناڕوون هەیە. چۆن لێرە داوای لامەرکەزیەت دەکرێت، بەڵام لەولاوە داوای مەرکەزیەتی حکوومەتی فدرالی دەکرێت. ئەمە خۆی پرسیارێکە هیوادارم کە خەڵک خۆی ئەم پرسیارە بکات و وەڵامەکەشی وەربگرێ. ئێمە لە هەرێمی کوردستان بەبێ فەرق و جیاوازی سەیری هەموو پارێزگاکان وەکو یەکەکەین و بە هیچ شێوەیەک لامەرکەزیەت تەنیا بۆ پارێزگایەک نییە، بۆ هەموو پارێزگاکانە و بەم شێوەیە دەبێت کە لە پرۆژەی حکوومەت داهاتووە و بەردەوامیش دەبین بۆ شۆڕکردنەوەی ئەم دەسەڵاتانە و گەیاندنی دەسەڵاتی زیاتریش بە حکوومەتە خۆماڵیەکان. شكرا دولة الرئيس. عبد السميع عزاوي من قناة الشرقية نيوز. سؤالي في شقين. في حوار سابق لي مع السيد هوشار زيباري أكد أن المشكلة بين بغداد وأربيل لا تكمن فقط في تسليم النفط، وإنما في منح أو يعني تسديد عائدات الشركات العاملة في القطاع النفطي في الإقليم. سؤالي: هل تم حل هذه المشكلة أولا؟ ثانيا، هل تعتقدون أن هنالك أطراف عراقية سواء في البرلمان أو الحكومة تعرقل الاتفاق بين بغداد وأربيل؟ شكرا. بێگومان هەموو لایەنێک بوچوونی سیاسی خۆی هەیە. هەندێک لایەن هەن زیاتر لەگەڵ ڕێکەوتنە، هەندێک لایەن هەن لەگەڵ ڕێکەوتن نین. بەڵام ئەو بابەتەی جەنەوت باست کرد سەبارەت بە ڕادەستکردنی هەموو مەلەفەکان و کۆنتڕۆلکردنی حەقلی نەوت، ئەمە ئەسڵەن چارەسەرێکی دەستوری نییە. لەبەرەوە ئەو کەسەی ئەم پێشنیارە دەکات لە چارەسەر ناگەڕێ. ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین واز لە هیچ مافێکی دەستوری خۆمان بێنین و بە دەستور ڕێکخراوە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ حقوقی نەوتی دوای نووسینەوەی دەستور و پێش نووسینەوەی دەستور. ئەمە لە مادەکانی دەستوری داهاتووە و مافی هەرێمی کوردستان تێیدا دیاری کراوە. کەواتە ئێمە داکۆکی لەسەر بەردەوامبوون لە مافە دەستوریەکانی خۆمان دەکەین و هیوادارین ئەو لایەنانەی کە زیاتر مەبەستیانە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ لە بەغدا باڵادەست بن و دەنگیان زیاتر بڕوە. جنابی سەرۆکوەزیرا، من سەنگەر عەبدوڕەحمانم لە تۆڕی میدیای ڕوودا و جەنابەت باس کرد، بەس پێم خۆشە تەفاسیلی زیاتر وەرگرم لەسەر بابەتی قاچاقچێتی لە دەواازە سنووریەکان. یعنی ئەم بابەتە ناوە لە میدیا باسەکرێ، پەرلەمانتاران بە دواتەچوونی بۆکەن. دیارە تا ئێستا لە هەندێک لە دەواازە سنووریەکان بابەتی قاچاقچێتی هەیە. لە چەند کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانیش بڕیاردرا کە لیژنەیەکی هاوبەش لە نێوان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە دروست بکرێ بۆ ڕێگریکردن لە قاچاقچێتی. پرسیارەکە ئەوەیە کاری ئەو لیژنەیە گەشتوتە کوێ؟ ئایا هیچ ئەنجامێکی هەبووە؟ ئەنجامەکە چییە؟ وەگەر ئەنجامی نەبووە، ینی بە سەراحەت پێمان بڵێ کێ ڕێگرە لە بەردەم نەهێشتنی قاچاقچێتی؟ بەشێکی بابەتی کۆبوونەوەی ئەمڕۆ ئەمە بوو. ئێمە باسمان کرد کە ئەم لێژنەی هاوبەشە بە کوێ گەیشتووە. ئامادەی هەیە لە زۆر لە خاڵە سنووریەکان کە پێشوازی لەو هێزە بکەن بۆ ڕێگریکردن
لە قاچاقچێتی و هاوکاریکردنی دەستگە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە هەموو شوێنێک وەکو یەک نییە. بۆیە ئێمە قسەی زۆرمان کرد لەسەرەوەی کە ئەم هێزە هاوبەشە کە زیاتر مەبەستی بۆ ڕێگریکردن لە قاچاقچیاتیە و کۆکردنەوەی داهاتە بۆ خەڵکی کوردستان کەواتە چەند لایەنێک یان ئەشخاصێک سوودمەند نەبن. ئەمە خەڵکی کوردستان لە کۆکردنەوەی داهات بۆ خەزینەی گشتی سوودمەند دەبن. لەسەر ئەمە هەنگاوی باش هاوێژراوە بەڵام تاکو ئێستا نەگەیشتوتە ئەنجام کەواتە ئەم هێزە بۆ هەموو شوێنێکیش نەنێردراوە. من قسەم کە گوتیان پێویستیان بە هەندێک بابەت و ڕێنمایی هەیە ڕێخستنەوەی ئەو جۆرە بڕیارانەی کە پێویستە ئەم هێزە بەرپرس بێت بەرامبەر بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵی داوایان کردووە کە لەم ماوەیە فرسەتیان پێ بدرێتە و خۆیان ڕێک بخەن بۆ ئەوەی جێبەجێ بکرن. بەڵام من خۆم زۆر سوورم لەسەرەوەی کە پێویستە ئەم دیاردەیە کۆتایی پێبێت و ئەم هێزە هاوبەشە با بچن لە هەموو سنوورەکان جێگیر بن. ئەگەر پێشیان خۆشە با یەکەم جار لە سنوورەکانی بڵێم هەولێر و دهۆک با دەستی پێ بکەن اینجا بچنە سنوورەکانی تر. ئەگەر کێشە و گرفتێکی سیاسی هەبێ مەبەستم لەبەرەوە من سوورم لەسەرەوەی کە ئەم هێزە بۆ کۆنتترۆلکردنی سنوورەکان پێویستە حتمما جێگیر بکرێ. بەڵام مادەم داوای تۆزێک کاتەکەن تاکو باشتر خۆیان ڕێبخەن من پیانم گوتووە پێویستە لە فترەیەکی زووە ئەم شتە جێبەجێ بکەن جە چاوەڕێبێ. بەڕێز سەرۆکی حکوومەت من هاوکار عەبدوڕەحمانم لە کورسات نیوز. ئێوە وەک حکوومەت ڕاتانگەیاندووە لەمە دووە 30 ڕۆژدارێک موچە دەدرێت بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئایا بۆ ئەو مانگە یا بۆ مانگەکانی داهاتوو لێبڕین لە 121 یا 18 زیاتر دەکا یا کەمترێت؟ چکە ئێستا لەوێ هەزارە فەرمانبەر لە هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوە بن موچەی ئەو مانگەیان چۆن دەبێت یا موچەی مانگەکانی داهاتوویان چۆن دەبێت. سوپاس. من با تۆزێ ڕاستی بکەمەوە ئێمە قەت نەمان گوتووە بەو ڕێژە لێبڕی ناکەین. ئێمە هەموو جارێک گوتومانە بە پێی بودجەی بەردەست موچە تەوزیعکەین. ئێمە چەند بودجەمان لە بەردەست بێ بەم ڕێژەیە ئێمە موچە دابی نەکەین. بەداخەوە لەلایەکەوە لە بەغداوە بودجەمان بۆ نانێردرێ، لەلایەکەوە تووشی ئەزمەی ئابووری بووین لە هەرێمی کوردستان و دابەزینی نرخی نەوت و داهات بە شوەیە گشتی هاتە خوارە. ئەمە وای کرد ئەگەر ئەم جۆرە ڕیفۆرمانێکە ئێستا باسم کرد نەبوایە لەوانە تووشی داڕوخانێکی ئابووری تەواو ببین. بەڵام ئەمە وای کرد کە هەرێمی کوردستان نەڕوخێ. ئێستاش ئەگەر ئێمە چاوەڕێیەوە دەبین لەگەڵ حکوومەتی فدرالی ئەگەر گەیشتینە ئەنجامێک بۆ دەستەبەرکردنی ئەو شایستە دەرانەی هەرێمی کوردستان بێگومان ئەو کاتە بەرچەوڕوونیەکی زۆرترمان دەبێت لەوەی کە چ جۆرە بودجەیەکمان لە بەردەستە بۆ دەبەشکردنی موچەکان. من حەزەکەم هاوڵاتیانی کوردستان ئەوە باش بزانن حکوومەتی هەرێم پەرۆشی ژیانی ئەوانە و بە هیچ شێوەیەک ناوێ بە هیچ شێوەیەک هیچ ڕێژەیەک لە موچەکەیان بەردرێ. بەڵام ئەوەی هەیە ئەگەر بەش نەکا پێویستە ئێمە وا خۆمان بگونجێنین کە هیچ نەبێ بتوانین ئیشوکارەکانی خۆمان بەڕێ بکەین و ئەوەی لە بەردەستیشە بڕی هەرە زۆری بۆ موچەکان تەرخان کراوە. ئێمە ینی حتا مەسەلەی وەبەرهێنان و خەرجەکانی حکوومەت و هەمومان کەم کردوتەوە بۆیش پەنەمان بردوتە بەر کەرتی تایبەت وەوەی کەرتی تایبەت پرۆژەکان جێبەجێ بکە تاکو بە تەمویلی حکوومەت ئێمە نین لەو بڕەپارەیە کە هەیە بڵێم لە بڕی موچەکە کەم بکەینەوە و لە پرۆژەکانی تر بەکاری بێنین. ئێمە ئەو شتانەمان هەموو لە بەرچاو گرتووە و هیوادارین بتوانین بەردەوام بین بە 30 ڕۆژ بجارێک بەڵام ئەو ڕێژەیە کە لە بەردەستە. هیوادارم بە بوژانەوەی ئابووری بە زیادکردنی سعری نەوت بە گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بتوانین هەنگاوی زۆر باشتر و ئینشاڵڵا ئایندەیەکی گەشتریش لە پێشچاو بێ بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین لەم ڕۆیەوە. جنابی سەرۆکی حکوومەت هێرش قادرم لێناڵی پرسیارەکەی من لەسەر ڕێکەوتنەکانتانە لەگەڵ بەغداد. پرسیارەکەوەیە هۆکار چییە؟ تا ئێستا چەند جارێکی زۆر زیاتر لە 12 جار شاندەکە ڕۆشتووە. جەنابتان وەکو سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ناچنە بەغداکە زۆر جاباز دەوە دەکرێت کە جەنابتان ئەگەر بڕۆنەوێم کێشەیەک لایە بێتەوە لەبەرەوەی سەرجەم دۆسیەکان لای جەنابتان و لەو کاتە پێویست ناکە شاندەکە بڵێت بینەوە پرس دەکەین لەوێ دەتوانین یەکلایکەنەوە. هۆکارەکەی چیە ناڕۆن جەنابتان؟ من جارێ سەرەتا من ڕۆیشتوم دوای ئەوە
بەڕێزانەی لە بەغدان گوتیان کێشەکان تەکنیکین، کێشەکان ئەرقامن. ئێمە تیمێکی زۆر شارەزا و پسپۆرمان پێکێناوە کە ئەوانە چوون بۆ ئەوەی ئیسباتیکەن کێشەی ئێمە و بەغدا نە تەکنیکیە نە ئەرقامە، کێشەیەکی سیاسیە. و لەو ماوەیە کە شاندەکانی ئێمە چوونەتە بەغدا هەموو ئەرقامەکانیان خستووەتە سەر مێز و گفتوگویان کردووە لەگەڵ لایەنەکانی معنی لە حکوومەتی فیدرالی. هەموو جارێش گەیشتونەتە ئەو ئامانجەی کە ئەوان اعتراف بەوە بکەن کە ئەمە حەقی هەرێمە. دواتر گوتوانە کە کێشەکە کێشەیەکی سیاسیە. بەڵام ئێمە ئەم کاتەمان پێویست بوو بۆ ئەوەی بۆ هەموو عێراقیەکان و بۆ هەموو جیهانیش ئیسبات بکەین کە کێشەی ئێمە لەسەر ئەوە نییە کە دەڵێن کێشەیەکی تەکنیکیە یان فەنیە یان ئەرقامە و حکوومەتی هەرێم التیزامی نەکردووە یان لێرەدا ئۆباڵەکە بخرێتە سەر هەرێمی کوردستان. ئەمە بۆ هەموو لایەک ڕۆم بۆەوە هیچ بیانوەیەک نەماوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ڕقەمەکانی خستووەتە ڕوو کەواتە ئێستا تۆپەکە لە ساحی عێراقە. ئەگەر بابەتەکە سیاسی بێ ئەو وەختە پێویستە سیاسیان لەگەڵ لایەنە سیاسیەکانی حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکانی دەرەوە حکوومەتیش لە پەرلەمانەوەانە باز بکرێ. سەبارەت بەخۆ من ئامادەم هەر ڕۆژێک بێ ئێمڕۆ بێ سبێ من ئامادەم بچم. بەڵام لە ڕووی تەکنیکیەوە تیمێکی پسپۆری شارەزاتر لە من هەن بۆ ئەوەی بتوانن ئەم گفتوگوانە لەگەڵ حکوومەتی فیدرالی بکەن لە بەغدا و لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان. لەبەر ئەوە بووە کە ئەم شاندەی تاکو ئێستا چووە زیاتر تەرکیزیان لەسەرەوە و بە هیچ شێوەیەکیش ئەوان پێویستیان بەوە نەبووە بگەڕێنەوە بۆ وەرگرتنی بەرگار دەستەڵاتیان هەبووە بۆی بڕیاری پێویست بدەن. بەڵام خۆیان زۆر باش ئەزانن کە مافەکانی خەڵکی کوردستان و شایستەدارەکانی خەڵکی کوردستان چۆنە، مافە دەستوریەکانی ئێمە چۆنە، خۆشیان زۆر باش ئەزان. لاەنە مەبەستم شاندی دانوستانکاری کوردستانە، شارەزان پسپۆرن ئەزانن چۆنە. لەبەر ئەوەش کە ڕێکەوتن نەکرەوە چونکە ئامادە نەبوون مساومە لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەن. شكرا جزيلا أحمد الحمداني من القناة العربية. بحسب المعطيات جناب الرئيس، هل أنتم متفائلون بخروج ووصول إلى نتائج إيجابية مع بغداد بخصوص أقل تقدير بخصوص الموازنة؟ الكل تحبس الأنفاس، ملايين من الشعب الكردي يحبس الأنفاس حتى تكمل أو تكتمل هذه الاتفاقية. تفاؤل أم أنت متشائم جنابك؟ والله من متفائلم، يعني هوانية بلا من خوشبينم وأموي بجينا ركوتن وبويش بروشي إما وابزانم لا كردوكاني إما دا ديارة أو هموشان دا لو ما وكرتا كتشونة بغدا معناه أوي هرمي كردستان زور بروشي وابوا بقى بركوتن لقى الحكومة العراق بلام ركوتن لسر بنماي دستور أبي ما فكاني إما باريس راوبن إما مافمان هي وأركشمان هي بەڵام ناکرێت تەنیا داوای ئەرکمان لێ بکرێ مافەکانی ئێمەمان پێ نەدرێ. جە تەفاؤلی ئێمە لەسەرەوە دەمێنێتەوە تا چەند لایەنە سیاسەکەی تر بڵێم لە بەغداوە ئامادەیە بە پێی دەستور مامەڵە لەگەڵ کوردستان بکە. ئێمە لە کاتێکە خوشببینین بەڵام واقعیشی ئێمە داکۆکی لەسەر جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خۆمان دەکەین و هیوادارم بەغدا بگاتە ئەو قەنەعەت. بەڕێز سەرۆکی حکومەت من بڕیارنامێک لە سایتی سپەی دیجیتاڵ میدیاکێنێن سەبارەت بە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان. ماوەی چەند ساڵێکە تورکیا بەردەوامە لە پێشێلکاری سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان هەر بۆ نمونە ئیمڕۆ ئەمە بۆ تەوێرانکردنی سەدان گوندی هەرێمی کوردستانیش هەڵوێستیەوە لەم بارەوە چییە؟ جارێ سیادەی عێراق بە شێوەیەکی گشتی لەلایەن زۆر لایەنەوە پێشێل کراوە، تەنیا لایەنێک بە تەنیا نەبووە. و پێشەوەی جەنابەت ئەو پرسیارە بکەی من حەزەکەم ئەوەش باز بکرد باە کە ئەم شوێنانەی تورکیا ئێستا هێڕشی بۆ دەبا هێڕش بۆ کێ دەبات؟ ئایا ئەو لایەنەی کە ئەو شوێنانە جێگیر بووە پێشێلی سیادەی عێراق یان هەرێمی کوردستانی نەکرد بوو؟ کەواتە ئەم شوێنانە پێشێلی سیادە کراوە پێشتر و بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەداتەوە. ئەگەر لە ڕۆژی یەکەمەوە پێم وایە جەنابەت باسی هێزەکانی پەکەکەیەکەی کە تورکیا هێڕشی بۆ ئەوان هێناوە، ئەگەر لە ڕۆژی یەکەمەوە ئەوان ڕێزیان لە دەستهەڵاتی هەرێمی کوردستان و سیادەی هەرێمی کوردستان بگرت باە، تورکیا هیچ پێویست نەدەبووی ئێستا هێڕشی بۆ ببات و
یان خەڵکی ئێمە بەداخەوە باجەکەی بدەن لە ئەنجامی ئەو لێکدانە و ئەو کێشە دوور و درێژانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبووە زیاتر لە 800 گوند و دێهاتی کوردستان ئاوادان نەکراونەتەوە کەواتە کە باسی پێشێلکردنی سەروەری خاکی وڵاتێک دەکرێ ئەبێت لە هەموو ڕۆیەکەوە سیر بکرێ لە زۆر شوێنەوە بەداخەوە بەڵام ئەم پێشێلیە بەردەوام بۆ کراوە ئێمە لەگەڵ ئەوەین کە ڕێز لە سیادەی عێراق بکرێ هەرێمی کوردستان بکرێ بەڵام ئەمە هەموو لایەک ئەگرێتەوە تەنیا لایەک بە تەنیا ناگرێتەوە. مساء الخير، ستير حكيم من قناة الجزيرة. سؤالي هو: تم الإعلان أو الحديث في أكثر من مناسبة عن عودة قوات البشمركة إلى المناطق المتنازع عليها، لا سيما في ظل تحركات لداعش في هذه المناطق. هل هناك تنفيذ لهذه الخطوات على الأرض؟ وإن لم يحدث، ما هي العقبات التي حالت دون تحقيقها؟ ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ حکوومەتی فدرالی هەبووە بۆ ئەوەی کە جەیش و پێشمەرگە ئەم فەراغەی کە لە شوێنە داکۆکی لەسەر یان دابڕێنرا و بکرێن بۆ ئەوەی شوێنی هاوبەش یان مرکزی هاوبەش هەبێ لە بینی پێشمەرگە و جێش بۆ کۆنتڕۆلکردنی ئەمنیەتی ئەو شوێنانەیە کە بەداخەوە تاکو ئێستا فەراغێک هەیە و داعش دەتوانێت سوودی لێ ببینێ. ئێمە داواکاریەکە لای بەغدایەوە چاوەڕێ ئەوە دەکەین ئەوان زیاتر بێنە پێشەوە لە جێبەجێکردنی لە هەندێک شوێن هەندێک ئۆپەراسیۆنی هاوبەش کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە هەندێک شوێن ئەمە کراوە بەڵام وەکو پێویست وە لە ئاستی پێویست نەبووە. ئێستا شێمە داوا دەکەین هەموو ئیستعدادمان هەیە هەموو ئامادەکاریەک حکوومەت یاریمی کوردستان هەیە پێشمەرگە هەیەتی بۆ ئەوەی بەیەکەوە لەگەڵ جێش ئەم شوێنانە پڕ بکەنەوە بەڵام پێویستە لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنە بێ کە ئێمە پێشتر لەگەڵ حکوومەتی بەغدا کردومانە. ئێستاش چاوەڕێین پێمان وایە ئەگەر حکوومەتی بەغدا تۆزی خێراتر هەنگاو بنێتە پێشەوە ئەم پرۆسەیە زۆر بە ئاسانتر بەڕێوە دەچێت. جەنابی سەرۆک وەزیران، من ئاکار فارسم لە کەناڵی سپێرە یەک پرسیارم هەیە، پرسیارەکەش لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستان. لێرە لەوێ زۆر قسەی لەسەر دەکرێت بە تایبەت ژمارەی زۆر لە چالاکوانان لە ئێستاش لە ناو زیندانەکاندان. ئەمانە تەنانەت دەستگا ئەمنیەکانیش هیچ ڕوونکردنەوەشی لەسەر نادەن و ڕۆژنامەنووسانیش کاتێک دەژدێن لە هەندێک لە دادگاکان بە یاسای سزادانی عێراقی کاریان لەگەڵ دەکرێت لە کاتێکدا یاسای کاری ڕۆژنامەنووسیمان هەیە. کۆمنتی بەڕێستان چییە لەسەر ئەم پرسە؟ پێش هەموو شتێک من ڕێزێکی زۆرم بۆ ڕۆژنامەنووس و پیشەی ڕۆژنامەنووسی هەیە و لەگەڵ ئازادی ڕاداربڕینم بە هەموو جۆرێکەوە و بە هیچ شێوەیەک ڕێگیری ئەوە نین کە ڕخنە لە دەستهەڵاتیان لەلایەنێک بگیرێ بە هیچ شێوەیەک. هەربوو ئەو مەبەستەش پێم وایە پێش هەموو کەسێک پێویستە ڕۆژنامەنووسان خۆیان بەرگری لەم پیشە پیرۆزەی خۆیان بکەن بەوەی کە نەیەڵن خەڵکانێکی تر بەرگی ڕۆژنامەنووس لەبەر بکەن و کاری تر بکەن. ئەوانەیە کە گیراون جەنابە دەڵێ ڕۆژنامەنووس یان چالاکوان بە حەقیقەت لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس. بەعزێک لەمانە سیخۆڕ بوون سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بەعزێکیشان تێکدەر بوون چەکدار بوون هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕفاندن و تێکدانی وەزەکەیان کردووە. من حەزەکەم دڵنیاویت ئەوانەیە کە گیراون نە چالاکوان بوون نە ڕۆژنامەنووس بوون تەنیا بەرگی ڕۆژنامەنووسیان لەبەر کردووە بەڵام لە ژێرەوە شتی تریان کردووە. حکوومەت یارێم بە هەموو ناوعێک پشتیوانی مافی ڕۆژنامەنووس و ئازادی ڕاداربڕینە و هەموو ئەو کەسانە بیانەوێ وەزعەکە تێک بدەن لەژێر هەر بەرگ و ناوێک بێ بە حقیقەت یاسە هەیە بۆ ئەوەی مامەڵەیان لەگەڵ بکە. جا هیوادارم جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێک ئامادە نەبیت بە هەمووتان ئامادە نەبن کە ئەم پیشەی ئێوە لە کەدار بکرێ بەم کارە قیزەوانایی کە ئەو جۆرە خەڵکانە دەیکەن لە چوارچێوەی پیشەی ڕۆژنامەوانیدا. شكرا سيادة الرئيس. مصطفى السامرائي من قناة دجلة الفضائية. ما نعرفه أن طبيعة الخلاف النفطي هو حول إدارة سومو للمسألة النفطية في إقليم كردستان. هل من الممكن أن تتوصل حكومة إقليم كردستان مع شركة سومو إلى اتفاق يفضي إلى حل هذا الخلاف المستمر منذ فترة؟
بەڕێز ئێمە گفتوگۆ لەگەڵ سۆمۆ ناکەین گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغدایەکەی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالیە لەگەڵ کۆمپانیایەک نییە و سۆمۆ کۆمپانیایەکە لە زمانی پێش حکوومەتی فدرالی عێراقی دروست کراوە کەواتە بە هیچ شێوەیەک پێکهاتە و شێرازەی سۆمۆ بۆ حکوومەتێکی فدرالی گونجاو نییە سەرەڕای ئەوەش لە کاتی گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی بەغدا ئێمە ئامادەیمان هەبووە کە تەعاملی لەگەڵ بکەین بەو مەرجانەی کە لە ڕێکەوتنەکە داهاتووە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هیوادارم جەنابەت ئەم دوو شتە لێک جیا بکەیتەوە. زاغروس بما أنه جنابك طرحت أنه المشكلة سياسية وهي ليست وليدة اليوم طوال 18 سنة كيف تنظرون إلى العراق اليوم الذي دخلتم فيه كشركاء واليوم أصبحتم فيه وكأنما أقلية دولة بنيت على أساس مظلومية الكرد والشيعة للتخلص من حكم دكتاتوري اليوم نرى هذا الخلاف يعني يعاود نفسه كل سنة طوال 18 سنة وكيف تنظر إلى بغداد وفيها الفصائل المسلحة وغيرها في ظل وجود دولة وهذه الأعمال التخريبية الأخرى يعني كيف تقيم الوضع بصورة عامة وشكرا جزيلا زۆر سپاس ئێمە زۆر نیگەرانین بەوەی کە وەزی عێراق بە شێوەیەکی گشتی باش نییە نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئەمنیەوە و ئێمە پێمان باشە لە هەموو ڕوویەکەوە حکوومەتی عێراق خەڵکی عێراق ژیانێکی باشتر بژین و وەزەکان بەرەو باشتر هەنگاو بنێن چونکە باشتربوونی وەزع بێگومان لە کێشە و گرفتەکانی هەرێمیش کەم دەکاتەوە تاکو بژانەوەی ئابووری لە عێراق زیاتر بێت پەیوەندی ئابووریەکان لەگەڵ هەرێمی کوردستان باشتر دەبن تاکو ئیستقراری سیاسی لە عێراق باشتر بێت تێگەیشتن و تەفاهمێکی زیاتر لە بینی بەغدا و هەولێر دەبێت تاکو ئەمنیەتی هەموو ناوچەکانی تری عێراق باشتر بێت کوردستان هەست بە ئارامەیەکی زیاتر دەکات لەگەڵ لەبەرەوە ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانی باشتربوونی وەزی عێراقین بەڵام بەداخەوە زۆر لەو کێشە و گرفتانەی کە لە باقی مەناتقی عێراقی هەن لە سەبەبی لە هۆکارەکەی ئەوە بووکەن وەکو پێویست چارەسەری بۆ نەدۆزراتەوە ئێمە دەتوانین یەک شت بڵێن کە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان هۆکار نییە بۆ خراپی وەزی باقی مەناتقی عێراقی بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان هۆکار نییە بەو هەموو فشارە ئابووری و سیاسی و ئەمنیە کە لەسەر هەرێمی کوردستانی شەبووە بەو هەموو کەم و کورتیەی کە هەشمانە بەڵام هێشتا هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەیت لە زۆر ڕۆوە لە شارەکان و پارێزگەکانی تری عێراقی باشترە هۆکارەکەی چییە؟ ئایا نەبوونی خەڵکی شارەزایە نەبوونی داهاتە بە هەموو شێوەیەک حکوومەتی عێراق هەم خەڵکێکی بەتوانە و شارەزای هەیە هەم سەروەت و سامانێکی زۆری هەیە کەواتە ئیدارەدانێکی خراپ لە شوێنەکانی تر نابێ هەموو جارێ هەرێمی کوردستان بکرێ بە بیانۆ و هیوادارین ئەوان بەخۆیان دەبچنەوە ئەگەر پێویستی بە یارمەتیدانی ئێمە شەبێ و واوەی ئەزمموی خۆمان لە خزمەتی ئەواندا بەکاربێن ئێمە ئامادەین ئێمە ئامادەین بە هەموو شێوەیەک یارمەتی هەر پارێزگایەکی تری عێراقی بدەین بۆ ئەوەی بتوانن لەو کاتە ناخۆشە ڕزگار بێت چونکە پێمان وایە دیسانیش مناڵێم ئێمە نەک تەنیا لە عێراق لە ناوچەکە هەمووی تاکو ئێمە بتوانین ژیانێکی باشتر بۆ خەڵک دەستەبەر بکەین هەمومان زیاتر سوودمان دەبێت. بەڵە بەڕێز سەرۆکی حکوومەت سوپاس بەوەم دەرفەتە من عیمران ئەمیرم لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پرسیارێکی گەنجانەم هەیە گەنجێکی زۆر جەنابیشت گەنجی بێگومان زۆر گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستان بێکارن بەڕاستی چاوەڕێی بڕیارێکی ئەوەن باسی ئەوەت کرد کە کۆمەڵە ڕێخستنەوەتان بۆ کۆمپانیەکان کردووە بۆی کە کۆمپانیا بیانیەکان بەلایانی کەم ئیلزامی بکەم بۆی کە کرێکاری خۆماڵی دابمەزرێنن چونکە بەپێی بە دوواداچوونێکی من کۆمپانیا لە هەرێمی کوردستان هەیە زیاتر لە 200 کارمەندی هەیە هیچ کام لە کارمەندەکانی کوردنی کەم بڕیارە لەلایەن ئێوە دەربچێ بێگومان هاوکارێکی باش دەبێت بۆ گەنجان بۆ بەتایبەت بۆ کەسانەی کە دەرچووی زانکۆکانن کە دابمەزرێن فقط بڕیارێکی پێویستە کە ئێوە بە ڕێژەیە کۆمپانیەکان ئیلزامی بکەن کە کرێکار و گەنجی خۆماڵی لە هەرێمی کوردستان بکەوێتەوە سەرکار و بە جۆرێک لە جۆرەکان ڕێخستنەوەیک بۆ هەموو کرێکارە بیانە بکەن کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە. سپاس. زۆر سپاس. دووشت جەناب باست کرد یەکێک
دروستکردنی هەلی کار بە ڕێگەی کردی تایبەتەوە چکە من پێم وایە هیچ کۆمەڵگەیەک ناتوانێت پێش بکەوێ ئەگەر تەنیا شوێنی دامەزراندن دەستگە فەرمیەکانی دەسەڵات و حکوومەت بن ناتوان پێش بکەیت و تاکو ئێستا زیاتر خەڵک چاوی لەوەیە لەکوێ دامەزری یەکێک لەو چارەسەری ئەمەیە کە ئێمە هەلی کار لە کردی تایبەت یان کردی هاوبەش دروست بکەین تاکو خەڵکێک بتوانێت کە ئیش زیاد بوو هەلی کار زیادە بێ ئەو وەختە خەڵکێک دەتوانێت بچێتەوە و لەوانەیە بەداهاتێکی زیاتریش من زۆر جار بابەتێکم باس کردووە گوتمان مەسەلەن ئەندازیارێک لەبەرەوەی کاری دەست ناکەوێت دێ ئەوێ بە فەرمانبەرێکی حکوومەت بڵێ بە ملیۆنێک 2 ملیۆن دینار موچە وەرەگری کە زۆر کەمترە لە ئیشەکەی خۆی بەڵام ئەگەر لە کردی تایبەتیان کردی هاوبەش ئیشی هەبێ بچێ ئیش بکە لەوانەیە بە 5 ملیۆن دلار ئیش بکە لەو وەختە ملیۆنەکەی حکوومەتی بۆ ئەگەڕێتەوە هیچ لەوانەیە لە داهاتەکەی خۆشی لە موچەکەی خۆشی بڕێباجیش بدا بە حکوومەت کە لەوە هەم خۆی زیاتر موچەی دەبێ هەم حکوومەتی زیاتر سوودمەند دەبێ دروستکردنی هەلی کار لە دەرەوەی ئیدارە فەرمیەکانی حکوومەت ئەمە چارەسەرە ئەمە بە ئەوە دەکرێت کە هەلی کار بۆ کردی تایبەت بکرێتەوە بە تایبەتی ئەو کۆمپانیە نوێیانەی کە دەیانەوێ سەر لە نوێدا مەزرن چونکە سەر لە نوێدا مەزراندن یعنی سەر لە نوێ بەکارهێنانی خەڵکێکی نوێ و گەنجتر ئەوەی تریش بەکارهێنانی بڵێم فەرمانبەر یان کارگەری بیانیە بەعزێک لەوانە پسپۆرن هێشتا ئێمە لەوانە نەگەیشتبینەوە ئاستەی کە ئەو پسپۆریەمان هەبێت لە هەندێک حاڵات و لە هەموو دنیاش ئەمە ناکرێ هەمووی بڵێم لە 0 تا 100 بێ یان هەمووی ئەبێ خۆماڵی بیان هەمووی ئەوی بیانی بێ بەڵام بە شێوەی ڕێژەی ئێمە بەرنامەمان لە حکوومەت هەبووە و داواشمان کردووە و لە حاڵاتی جێبەجێکردنیشە داوامان لە هەموو ئەو کۆمپانیانە کردووە کە ئەگەر ئەو تااقەتە ئەو هێز و توانایە کارگەریە لەناو خودی کوردستاندا هەبێت ئەبێ ئەولەویەت بەوانە بدرێت و ئەو جۆرە کەسانە داومەزرێن بە شێوەیەکی ڕێژەیە کاتیشمان بۆیان داناوە کە ئەبێ کارگەری بیانی وردە وردە کەم بکرێتەوە کارگەری ناوخۆیی زیاد بکرێن و لە هەمان کاتیشە پسپۆریەتی پێویستیش لەم فترەیە خەڵکی ئێمە فێر بکرێن بۆ ئەوەی لە داهاتوودا حتا پسپۆرەکانی خۆمان بتوانن ئەو ئەرکە کورسانەش بەڕێوە بەرن اینجا لە هەردوو حاڵاتە ئێمە بەرنامەمان هەیە و دەستیشمان پێ کردووە عبدولحەمید زێباری لە کەناڵی حوڕە جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەت بەوەدا کە کێشەی نێوان هەولێر و بەغدا کێشەیەکی سیاسیە پارساڵ ئەو کوتلە شیعیانە کە هاوپەیمانیان هەبوو لەگەڵ کوتلە کوردیەکان بەتایبەت پارتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان ئێستا ئەو هاوپەیمانیە نابینین هەندێک لایەن دەڵێن ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پارساڵ ئەوان داوای دەرکردنی هێزی ئەمریکایان کرد بەڵام کورد پاڵپشتیان نەکرد ئێستا باسی ئەوە دەکرێت کە ئیران بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لە ڕێگای ئەو کوتلانەوە دەیەوێت فشار بێختە سەر هەرێمی کوردستان ئایا ڕاستە ئێوەش هەست بەو فشارانە دەکەن ئەو فشارانە هەنە لەسەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستانیشیان پارتە سیاسیەکان لە پەرلەمانی عێراقی یان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بچنە پاڵ ئەو هێزانە کاوانەی داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا دەکەن لە کاتێک ئەمریکاش هەموو سوقلی خۆی بەتەما بینتە هەرێمی کوردستان باس لەوە دەکرێت کە بنکەی سەربازی حەریر زۆر تەوسعی تێدا دەکرێتن یان فراوانی تێدا دەکرێتن ئەو هێزانە لەوانەیە زیاتر بێتن بۆ هەرێمی کوردستان نەک بۆ بەغداوە و شوێنانی تر زۆر سپاس هێزە هاوپەیمانەکان هاتوونەتە ئێرە لەسەر داوای فەرمی حکوومەتی عێراق و لە کاتێک هاتوون کە کێشەی ئەمنی لەم وڵاتە زۆر بوو طبعاً لە سەرەتاوە گەر خۆتان مێژە نییە لە ساڵی 2023ەوە دوای ڕوخانی ڕژێمی پێشووتر و دروستکردنی عێراقێکی فدرالی نوێی دیموکرات ئەمە بە هاوکاری و پشتیوانی هێزەکانی ئەمریکا نەبوویان نەدەکرا دوای ئەوە چەندین اتفاقات لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا کراون لە چۆنیەتی و ژمارەی مانەوەی هێزەکان لە عێراقدا کەواتە تاکو ئێستاش مانەوەی ئەو هێزانە بە بڕیار و ڕێکەوتن بووە لەگەڵ حکوومەتی عێراق ینی حکوومەتی هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان بە شێوەی گشتی لەم چوارچێوەیەدا ئەبێتە بەشێک لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەمانە
سیاسەتێکی تایبەت یان ڕێککەوتنێکی تایبەت لە بینی هاوپەیمانان و هەرێمی کوردستاندا نەبووە هەرچی هەبووە لە چوارچێوەی ئەم فرێموەرکە یان ئەم ئیتفاقە ڕێککەوتنە بووە کە لەگەڵ حکوومەتی عێراقیان بووە بەڵام ئێمە خوێندنەوەمان بۆ باری ئەمنی وڵات بە شێوەیەکی جیاواز هەیە چونکە پێمان وایە مەترسی داعش هێشتا بەردەوامە پێمان وایە داعش کۆتایی پێنهاتووە و خۆشتان نەبینن ڕۆژانە لە زۆر شوێن پەلاماری چ لایەنی فەرمی حکومی عسکەری یان لە هەندێک شوێن عشایر و کۆمەڵایەتی شەدەن و خەڵکە کوژن و ئەڕفێنن دەستهەڵاتەکانی ئێستای عێراقیانی ئەمنی عێراقی تاکو ئێستا وەکو پێویست لەوانەیە ئامادە نەبن ڕوبەڕووی ئەو هەموو تەحەدا و فشارە ئەمنیانە ببنەوەکە هەن و بەڵام مانەوەی هێزە هاوپەیمانەکان لێرە ئێمە بەس زەروری ئەزانین تا ئێستاکو ئێستا شڕی هەرێمی کوردستان وا بووە ئێمە پێمان وایە وجودی ئەوان بوونی ئەوان لە عێراق پێویستە بۆ ڕوبەڕبوونەوەی دیاردەی تێرۆر بە شێوەیەکی گشتی اینجا لایەنە سیاسەکان چۆن لێکدانەوە ئەکەن بۆ خۆیان ئەمە کەیفی خۆیانە بەڵام ئێمەش بێگومان بوچوونی سیاسی خۆمان هەیە و ئێمە کیانێکین کیانێکی فدرالین و بەرژەوەندی خەڵکی ئێمە بۆ ئێمە گرنگە بۆیە ئەو بڕیارانە کە دەیتین لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی وڵات و بەتایبەتی خەڵکی خۆشمان دەد بەڕێز جەنابی سەرۆروەزیران من هێمن حوسێنم لە ئاژانسی ئەنادۆڵ ڕێککەوتنی هەرێم و بەغدا لەبارەی ئاساییکردنەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم بەتایبەت پرسی شنگال ئێستا لە چ دۆخێکدایە و بەکوێ دەیشتوە قۆناغەکان تاکو ئێستا وای من بزانم ئیتفاقی شنگال جێبەجێ نەکراوە بەو شێوەیە کە پێشتر ڕێککەوتن بووە لە بینی حکوومەتی بەغدا و هەولێر کە چۆن ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت جێبەجێ نەکراوە ئەو لایەنانەی کە پێویست بوو ئەو شوێنانە بەجێ بێڵن هێشتا لەوێ ماون و ئاساییکردنەوەی بارودۆخەکەش بۆ گەڕانەوەی ئەو ئاوارانەی لە کەمپەکاندا دەژین تاکو ئێستا ئەم شتانەش ئەنجام نەدراون کەواتە ئێمە بەجددی هێشتا چاوەڕێی ئەوەین کە ڕێککەوتنەکە وەکو هاتووە وەکو خۆی جێبەجێ بکرێ بەڵام تا ئێستا ئێمە بەداخەوە کاتێکی زۆریشمان لەدەست چوو بەڵام جێبەجێ نەکرد بەڕێز سەرۆکی حکوومەت سپاس بەم دەرفەتە من سەربازم لە سەتەلایتی گەلی کوردستان قسەی زۆر لەسەر مەلەفی نەوت دەکرێت و ڕۆژانە ژمارەی زۆر و جیاواز لەبارەی ئەم مەلەفە دەخرێتە ڕوو بەڕێزیشتان هەندێک زانیاریتان خستە ڕوو پرسیارەکەی من ئەوەیە هەرێمی کوردستان ڕۆژانە چەند بەرمیل نەوت دەفرۆشێت و لە فرۆشی هەر بەرمیلێک چەندی بۆ دەمێنێتەوە بەڵێ حکوومەت طبعا بە شێوەیەکی گشتی من معدل دەڵێم مانگانە 450,000 بەرمیل نەوت بەرهەم دێت لەم 450,000 25,000 بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەکاردێت 25,000 425,000 ئەفرۆشرێ لەمە هەروەک باسم کرد ئەو سعرەی نەفتی ئێمە کەمترە لەو سعرەی برند بە حکمی چەند شتێک یەکێکیان کواڵیتی ناوتەکەی ئێمە لەگەڵ برند کەمترە یەکێکیان حەقی نەقلی ئێمە هەمووی کولفەکەی لەسەر هەرێمە نەک لەسەر حکوومەتی فدرالیە و ئەوەی تریش دەرهێنانی کلفەکە و ئەو بابەتەی کە کڕیارەکانی نەوت پارەی پێشوەختەیان داوە و نسبەیەکی تەخفیز بۆ ئەوەیە کە تعویزی ئەم شتە بکرێتەوە کەواتە نرخی ئێمە تقریبان 5-6 دلار لە هی سۆمە کەمترە نەکی برند چونکە لەگەڵ برند سۆمەش لە برند کەمترە و ئەمە دەکرێ ئێمە من باسم کرد گفتوگۆ لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە کڕیارەکان دەکرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم ڕێژەیە تۆزێ کەمی کەینەوە کەواتە لە بەرژەوەندی هەرێم سعرەکە بەرزکەینەوە ئەمە سەبارەت بە حقیقەتی مەوزوعەکە هەمووشی لە دیلۆیت هەیە و ئەو ئەرقامانە مانگانە هەر چەند مانگێک جارێک بڵاو ئەکرێنەوە من حەزەکەم ئاماژە بە شتێک بدەم پێشتر ئێمە باسمان دەکرد کە حکوومەتی فدرالی بە شێوەی گشتی 1 ملیۆن بەرمیل بۆ بەکارهێنانی ناوخۆیان استێلاکی محەلی بەکاردێن ئێستا ئەڵێن 700,000 یعنی بەڵام گریمان 700,000 بەرمیل بێ بەشی هەرێم بۆ استێلاکی محەلی بۆ بەکارهێنانی ناوخۆیی ئەگەر 700,000 بێ بە پێ ڕێژەی 12.67 ئەکاتە 88,000 بەرمیل ئێمە چەند بەرهەمەهێنین 25,000 کەواتە ئەوەی بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەکاردێنی زۆر کەمترە لەو ڕێژەیە کە خەڵکی کوردستان پێویستی پێەتی لەبەر ئەوەشە کە ئێمە نەمانتوانیەوە تەمویل و ئەو سوتەمەنیە پێویستە بۆ بڵێم محەتاتی کارەبا ئەوانە بەکاربێنین ئەگەر ئێمە ئەو نەفتەمان لە بەردەست بایە دەمانتوانی هەموو ئەو
پرۆژانەی کارەباش بخەینە کار و کارەبایەکی زیاتر بەرهەم بێنین هەم بۆ هەرێمی کوردستان هەم دەمانتوانی ئەو کاتە بعضێکی بگەڕێنەوە بۆ ناوچەکانی تری عێراقیش کەواتە ئێمە کەمتر لە حەقی خۆمان بۆ بەکارهێنە ناوخۆی بەکاردێنین ئەمە ئەو ڕقەمانن کە ئێستا بەو شێوەیە. Vladimir Wilgenburg, Kurdistan 24 English. I was wondering, some politicians have suggested that Iran could play a bigger role in solving the problems between the budget issues between Baghdad and Erbil. Do you have any comment on that? You can answer in Kurdish. Who should play a bigger role? Iran. Iran? Yeah. Well, بابا کوردی وڵام دەما ببوورە. ئەمە بابەتێکی عێراقیە. ئێمە دەمانەوێت لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێبکەوین و هەلانێک بتوانێت یارمەتی دەربێ بۆ گەیاندنی بیرروکەکان بە یەکتر UN بێ وڵاتێکی دراوسێ بێ و دەرەوە بێ ئێمە پێشوازی لە ئەم هەنگاوە دەنین بەڵام لە سەرەتای ئەم مەوزوع کۆی بابەتەکە بابەتێکی عێراقیە لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەم ڕێککەوتنە پێویستە لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا و لەگەڵ هەرێم بکرێ اینجا ئەگەر کەسێکیش قسەی خێرمان بۆ بکە سپاسیان دەکەین دەست خۆشتان لێ دەکەم زۆر سپاس